بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. مناڵ خی گەورەکە لە قورئانە بۆمان وەسفەکات لە جوانیە ناوێ با بە زینە، ناوێ نا بە ڕازانەوەی دنیا. المال والبنون زينة الحياة الدنيا، واتە بەها و جوانی دنیا بە پارە و بە مناڵەوەیە. لە هەمان کاتیشا فەرمێ ئینەما ئەموالکم و ئەولادکم فتنە، هەمان مناڵ و پارە ئەبن بە فتنە، ئەبن بە شوێنی مشکیلە و سەریەشە بۆ دایک و باوک. جا چۆن بتوانین مناڵەکانمان وا لێ بکەین، شکریان لەسەر کەین، پەروەردەیان بکەین، ئەو نیعمەتی خی گەورە پێی داوین قەدری بزانین، ئەی ئەگەر نەشیدا بزانین ئەمە قەدەرێکە و خی گەورە بۆی هەڵبژاردوین. بۆیە مناڵ هەم زینەیە هەم فیتنەیە. ئەو کەسانی کە مناڵیان نییە خی گەورە پێیان بەخشێ جوان لەم نیعمەتە تێگەن. ئەگەر ئینسان مناڵی نەبوو بیرەکاتەوە لە ئادەمەوە هەتاوەکو ئێستا ئەم خەڵق و با و باپیر و نەنک و دایکەی ئەم هاتووە ئا لەرانەیە ئەم کۆتایی پێدێ، ئا لەرانەیە ئەسەڕێتەوە هیچ مناڵێ دوای خۆی بەجێ نایەڵێ. لەبەرەوە زۆر قورسە، تەنانەت پێغەمبەرانیش بە قورسی بەرگی ئەمەیان گرتووە، بۆیە داوایان کردووە ڕەبی هەبلی من لەدونکە ذوڕیەتەن طەیبە، خی گەورە نەوەیەکی چاکم بەرێ، نەوەیەکی پاکم بەرێ. بۆیە یەکێ لە خۆشیەکانی ئینسانەوەیە کە حتا ئەمرێ کە ئاوا بە چواردەوری خۆیان چاوە جێڕەیە بینێ مناڵەکانی گەورە بوون و نەوەکانی هەن بە دەوریەوە میراتەکەشیان بۆ بەجێمێنێ، دنیاشیان بۆ بەجێڵێ، زۆر بەلایەوە دەربەز نییە، چکە هەستەکە دوای خۆی شتێکی بەجێهێشتووە. بەڵام ئەگەر مناڵی نەبوو، مناڵی لێ نەکەوتەوە، ئەمە زۆر قورسە. بۆیە بینی دایمە ئەمانە بە یەک کۆمەڵ فەحس و فحوساتەوە لەم دکتۆرەوە بۆ ئەو دکتۆرە هەر کەس شتێکیان پێ بڵێ بە دوایە ئەچن بۆ ئەوەی کە خی گەورە مناڵێکیان باتێ. تەنانەت زۆرجا پەنا بۆ حرام و پەنا بۆ سەر شەخص و پەنا بۆ گوناهی شەبن، تەنها بۆ ئەوەی کە خی گەورە بیان داتێ. بەڵام ئەمەیان بەدەست کەس نییە، چکە خی گەورە فەرمێ یەهەبو لیمەن یەشاء ئیناثا، هەندێکتان کستانەیاتێ، کشی پێش کۆڕخستووە، بیرتان نەچێ. یەهەب خی گەورە وەهابە لیمەن یەشاء ئیناثا، کشەدا. وەکو ئیمامی ئەحمەد بە کوڕەکەی فەرمی کوڕم کچ ئەمانە پێیان وتراوە نەوەی پێغەمبەران، پێغەمبەرانیش پێیان وتراوە باوکی کچەکان، هاولائی بەناتی. دایم ئەوانەی کە کچیان هەیە لە مەفهومە تێگەن کە خی گەورە پێشی کوڕیشی خستووە، بۆیە ئەشیدا بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، بۆ یەکشەکانیشی بۆ هێڵێتەوە. فەمە یەهەبو لیمەن یەشاء ئیناثا وەیەهەبو لیمەن یەشاء الذکوور، هەندێکیشیان کوڕیانە داتێ، هەیە هەردووکیشیە داتێ. ئەو یوزەویجهم ذوکرانن وئیناثن وەیەجعل من یەشاء عەقیما، کوڕ و کشیش پێکەوە ئەدا، هەندێکیشیانە زۆکە کا خی گەورە پەنامان با. بۆیە بەلامانەوە قورس نەبێ. ئەو کەسانەی کە مناڵیان نابێ بڵێ خوایە من قەدەری تۆم بۆ خۆم پێخۆشترە وەک لە حەزی خۆم بۆ خۆم، مادەم تۆ ئەمە بۆ هەڵبژاردوم منیش پێ رازیم. بۆیە ئەکرێ شتی ترکە، ئەکرێ مناڵ تەبەنیکە، ئەکرێ خانی هەتیوان بگرێتە خۆ، ئەتوانێت خزمەتی زۆرکە، ئەتوانێت داوای زۆرکە، ئەتوانێت قەرەبووی ئەو وەلەدە ساڵحی کە لە دوای بەجێ نامێنێ بەشتی تر بیکاتەوە، ئەو کاتێک کە بووی ئەگەڕێ بەشتی ترەوە سەرفیکە. بۆیە ناکرێت دەسەوسان بێ. بە پێغەمبەری خۆیانەوە ئەبتەر کە پێغەمبەری خوا دانیشت بۆ قسەی بۆ خەڵکە کرد، وتیان لەم دەوری ئەبتەرە هەستن، ئەمە وجاغ شوێرە، ئەمە دوا بڕاوە، کوڕی بۆ نامێنێ. خی گەورە هاتە جواب، چکە لەسەر دڵی پێغەمبەری خوا زۆر قورس بوو پێ بڵێن ئەبتەر. خی گەورە فەرمی ئینە شانیئەکە هوە الئەبتەر، فەرمووی ئەوەی کە ڕقی لە تۆی ئەی محەممەد ئەوە ئەبتەرە، چکە دوای تۆ ئومەتێکە لە دوا بەجێمێنێ، خەڵکێکە لە دوا بەجێمێنە کە ناوی محەممەد ئەبێ دنیا پڕکە لە هەموو ناوەکانی زۆرتر بێ. بەڵام عاس کەسی تر نابینیت لە دوای خۆی کەسێکی بەناوە بنرێ ناوی عاس بێ. عاسی هەیە بەس عاس نییە، بۆ ئەوی کە خۆی گەوری بیکا بە عیبرەت،
بۆی کە ئێمەش دڵمان بە خۆمان خۆش بێ بڵین ئێمەشە بین بەو کەسەی کە نەوەیەک ئومەتێک خەڵکێک کۆمەڵە قوتابی دوای خۆمان بەجێڵین کە فەرقی چییە؟ سەکەنە ئەم نیعمەتانەی کە ئێمە تایین بانگەواز بۆ خەڵکی یەکەین ئەوە نیعمەتێکە بەڕاستی خوای گەورە بە هەموو کەسێکی نادا وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. ئەمە تەنها کەسێک کە خاوەن بەختێکی زۆر بێ ئەمەی بەدەست گیرە بێ کە خەڵک داوا بکە و هەموو ئەو خەڵکەش لەسەر پلان و لەسەر حەز و لەسەر ئاواتی ئەم بڕۆن بەیانی کە مرد هەزارەها مناڵی بەناوە ناو بنرێ هەزارەها مزگەوتی بەناوە بکرێ. سەلاحەدین کەڕۆی کەس ناوی مناڵەکانی نازانێ بە سەلاحەدین موەسسە و زانکۆ و جادە و بان و شانازی ئومەتێکە بۆ چکە بۆ خواژیە جانەوەی لێ بکەوێتەوە یان نا گرنگ نییە گرنگوێت تۆ بزانی چۆن ئەژی لە ژیانە گرنگوێ ئەم مناڵە ناوت هەڵەگرێ بەڵام خۆش دەتوانی ناوەکەت تۆ مارکی بیهێڵیتەوە بەبێ ئەوەی کە مناڵێکت لە دوا بەجێ بمێنێ بۆیە بەلاتانە ئەمە زۆر قورس نەبێ. ئەم تاقیکردنەوەیش کەسێ مناڵی نەخۆش یان کەسێ مناڵێ مرێ ئێمە ئەزانی سەختە بەتایبەتی لەو ماڵانەی کە مناڵێکی ئۆتیزم هەیە مناڵێکی نەخۆش هەیە باوکو دایکەکەی سیرەکە مناڵێکی شەکری بە دیارەوەیە دڵی نایە شیرینیە بکڕێ دەنکە خورمایە بەرێتەوە میوەیەک بخوارە بە چای مناڵەکەی ئەو شەکری هەیە حەز ناکە بە مناڵەکانی تڵن توخوا لە بە چای مەیخۆن ئەمە شەکرەیەکی بەسیط چ جاوی کە مناڵێک لەسەر جێرگە کەوت بێ چ جاوی کە مناڵێک کە سەرەتانی هەبێ باوکو دایک ببین ئەم مناڵە قژ و مووی پێوە نامێنێ و بەردەوام هیچی پێ ناخورێ وەڕشێتەوە بەردەوام بێ بە ئێسک و چەرمەکە و نازان کێ وفاتەکا و لە بەردەستیانە خوای گەورە ئیباتەوە زۆر قورسە. بەڵام ئەگەر احتیسابی کەن لای خوا بڵێ خوایە ئەمە خۆت داوتە خۆشە ئەیبیتەوە زۆر بەلاتەوە خۆش نعمەتێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ والذی نفسی بیده إن السقط ليجر أمه بسرره إلى الجنة إذا احتسبته. فما قسم بپروردگار ئەو مناڵی کە لەبارە چێ نەک ئەوەی کە ئەبێ کە دایک زۆر سۆزی بۆی نییە ئەو مناڵەی کە لەبارە چێ بەڵام وێڵاشەکەی پێوەیە و ئەفەمێ لە ڕۆژی قیامەتە بەو وێڵاشە و بەو ناوکە پەتکەی دایکی بە کێشەکا بۆ بەهەشت بە یەک مەرج بڵێ خوایە خۆت دات و خۆ برتەوە زۆر شکرم بەر بەشەکە و ئەڵڵا بەسەوە ئیدە احتەسەبەتهو ئەگەر حساب بکات لەسەر خوای دانێ بڵێ خوایە جان ئەوە من بەخشیمەوە بە تۆ خۆت یا بوت خۆت برتەوە بەڵام لە ئەجر و پاداشتێکی بێبەشم نەکەی کەواتە ئەم مناڵە بوو بە چی؟ بوو بە حەبلێک بوو بە کێشمەکێشمێک لە بینی تۆ بەهەشتە کە لەو هەموو ناڕەحەتی و عەزابەی سیرات و جەهەنم و قیامەت نەجاتە بی مناڵێک هەیە بە وێڵاشەکەی بە کێشتەکا با بۆ بەهەشت زۆر گەورەیە زۆر مهمە ئاوای حسێ بکەی جاوەرە مناڵێک هەبێ لە دایک بوو بێ و دایک و باوکی بینی بێتیان و دایک شیری یا بێتێ و باوک لە باوشی گرت بێت و خۆشیان بێ ئاوا لە پڕێکە ماڵەکە چۆڵکە کورد دەڵێ مناڵ چرای ماڵە لە پڕێکە ئەو چرایە بکوشێتەوە بەخوا نەزانم زۆر قورسە زۆر زۆر سەختە بەڵام چۆن بیری لێ ئەکەینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ سێ مناڵی هەبێ تەمەنیان گەورە بوو بێ بەڵام وفاتیان کردە بێ لە ژیانی دایک و باوکەکەیە فەرمێ لە بەد دەرگای بەهەشتە ئاوەستن مەلایکەتەکان لێن ئەوە چیەکەن لێرە بۆ ناچنە ژوورەوە ئەڵێن لا ندخل حتى يأتي أبينا بەخوا ناڕۆین هەتا باوکم دایکمانێت یعنی مناڵ خۆی حەزی لە یاریە حەزی لە خۆشیە حەزی بەس ئەزانن ئەمە قیامەتەوە ئیساکەن باوکو دایکیان زیین و بۆتەوە هاتوون هاتوونتە بە دەرگاک ناڕۆی سبحان الله دووبارە یێرم پیاڵێن دەفچنە ژوورەوە نان و ئاو و یاری و قەسر و هەموو شتێکی لێیە بەڵێن بەخوا دایک و باوکمان نێنای جاری ئەخی پێیانوتە ئودخولوا الجەنەتە ئەنتم وئەبەواکم خۆتان و باوکتان بچنە بەهەشتەوە ئینجا دەستیانە گرنویان بەرن بەهەشتەوە. سانەگەر ئەم نیعمەتەشێک بەرێ کە ئەم مناڵەی لەوێ چاوەڕێیەکە ئیتر چ خەمێکێتی تەسلیمێکا زۆر بە ئاسانی ئەزانێ ئەم مناڵە لە حەزانەی ئیبراهیم و سارایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر مناڵێک گەمرێ کە کاتی خەوەکەی جێڕێتەوە فەرمێ دوو مەلایک هەستان و بردمیان بۆ شوێنێک دوای بردمیانە شوێنێ بەرزیان کردمەوە
بینیم پیاوێک دانیشتووە کۆمەڵێ مناڵی بە دەورەوەیە دوایی کە خەوەکە تەواو بە مەلایکەتەکانە وتوان تا پێم نەڵێن ئەو پیاوە چێ بوو ئۆقرە ناگرم وتیان ئەوە ئیبراهیمە هەر مناڵێکیش لەسەر فیترە وفاتی کردبێ ئیبراهیم گەورەیەکا و پەروەردەیەکا و خزمەتیانەکە هەتا وەکو ئەگەڕێن و لای دایک و باوکەکەی تۆ وەرە لەوێ حازینەکەت دایەنەکەت سارە بێ سەرپەرشتیاری ئەم باخچەیەش ئیبراهیم بێ تخوا لە تۆ باشتر نییە لە تۆ چاکتر نییە لەم شاخ و باخەی بەهەشتی شابن ئەلەمانە فەرمون لە یەک شاخان لە یەک باخان لەوێ لە قیامەت تا تەسلیم تێکەنەوە یعنی هەر ئەبێ لە بەردەستی تۆیا بێ بەڵێ بەقەدەر ئەوەی لێو دوورەکەوێتەوە جەرگە بۆیە سووتێ ناڕەحەتە بەڵام نابێ ئەو نەبچیتە ژێر باری خەمەکەی کەیتە بڵە بەخوایتە جەرگی سوتاوە مناڵی مردووە بەلامانەوە قورسە بەڵام ئەبێ وای حسێ بکەین کە ئەم مناڵە نیعمەتێکە خوای گەورە دابووی بردێەوە ئەزانی قورستر لەمە چییە قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة پیاوتان بینیوە لەسەر مێزی قمار پارەکەیە دۆڕێنێ دوای هیچی پێ نامێنێ ئەڵێ کاکە باخێکشم هەیە لەسەر ئەو باخە قمارکی باخەکەشە دۆڕێنێ هیچی بەدەستەوە نامێنێ دوایی اینجا لەسەر ماڵ و مناڵەکەی گرەوەکە ئەوە کە لەسەر مێزەکە هەڵەسێ هیچی بەدەستەوە نەماوە خێزانەکەی و مناڵەکەشی دۆڕانەوە ئەوانیش کراون بە بەندە قورستر لەمە ئەوەیە کە لە قیامەتا مناڵەکەت بە بەرچاوتۆ بەرن بەگێشیگەن بۆ ئاگر ئەمە قورسە ئەمە مینەتیە بۆیە خوای گەورە فەرمێ قو ئەنفوسەکم چیە خۆتان ناوە ئەهلیکم نارە خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگر پارێزن لەبەر ئەمەیان سەختترە تۆ مناڵێکە لە بەردەستە ڕوا بەڵام بە تەمای بیبینی تۆ بەلاو قورس نەبێ الحەمدوللا کوڕمی خوا حافیزە بێ بۆ ئەوم پەروەردە کردی خاستە نەگەر شەهید بێ سڵاوێکی لێ بکە بڵێ سوپاس بۆ ئەو خوایی کە پاداشتی تۆی خستە ڕەسید و میزانی حەسەناتی منەوە کە بەبەر چاوم پێش من مردی و سەلاحەدین کوڕەکەی هانەدا لە کاتی جەنگەکانای فەرموو کوڕم بچۆ شەهید بە با پێش خۆم ئەجی تۆ ژوەرگرم کوڕەکەی شەهید بوو بەبەر چایەوە وەکو عەبدوڵای کوڕی زوبێر کوڕەکەی پێش خست لە کاتی جیهادا فەرمی کوڕم بچۆ شەهید بە بۆ ئەوەی کە بەبەر چاومەوە بمری ئەجری شەهیدی و جەرسووتانی تۆ وەرگن پێشی خۆشم شەهید بن چکە زانی هەردووکیان شەهید بن ئەمە گەورەیەکەیە لەبەرەوە هەر کاتێک ئینسان بە تەمای یەکتر بینێنەوە بوو لەگەڵ دایک و باوک و خزم و کەسوکارە گریانی بەقەدەر ئەو نەئەوێ کە خۆشەویستێکت لێو دوورەکەوێتەوە ماڵاوەی سەفەری لەیەکی بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إن الولد مجبنة يعني چی مجبنة؟ يعني ئینسان ترسنۆکەکە ئەلێ بەخوا مناڵەکانم هەتیوە کەون و بەخوا من کەڵکی ئەم شەڕ و ئەم پارێزگاری و ئەم جیهاد و ئەم بەزمەم پێوە نییە خۆم تووشی مشکلە ناکەم دوای مناڵەکانم تووشی وەیەکە بن ئەما لە خۆی ترسنۆکە بی مناڵە هەبێ دوایی مەبخەلە کۆراها دەستەکەی بە گیرفان تا شەیتان ئەڵێ مناڵەکانی خۆ بێ بە خەڵک ها بێ بە خەڵک دوایی مناڵەکانی خۆ لە برسا بمرن وەڵڵاهی ڕاستەکە قورئان خوا من زەکاتەکە بم ئەی بەشی مناڵەکانی خۆم نەوەڵڵا گەنمەکە با لە ماڵەکەیە بدوایی بەرچاو مناڵەکە برسی بێ نەوەڵڵا برام ئەم خێرەشم نەکرد مەبخەلە ڕەزیل تەکا چروک تەکا و مەحزەنە تووشی خەم و خەفەتیش تەکا چەند خۆشە تووشی خۆشی تەکا و تووشی چاوڕوونی و تووشی شادی و چاوگەشی و بیلبیلی هەر چیشتە ناوی لێ بنێ هەر جوانە بۆ مناڵ ئەو زینەی کە خوای گەورە باسیەکە بەڵام لە هەمان کاتا هەر کۆکەیەکێ بێ بیفڕێنە بۆ دکتۆر تایەکێ بێ بیبە بۆ لای دکتۆر تۆزێک شتی پێ ناخورێ فریایکەوە جا بەڕێزەکانم مناڵ ئەمەیە کە ئینسان سەبری هەبێ لەسەر هەر بەڵا و مصیبەتێک بەسەر مناڵەکەیە دێ وەکو ئەو وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما يزال البلاء ينزل بالمؤمن والمؤمنة في نفسه
وولده وماله حتى يلقى الله وما عليه خطيئة. هەندێک شتەی خۆی گەورە ئەدگێنێتە پلەیەک، بەڵام بە پلەکان و بە دەرەجەکانی خۆ پێی ناگەیت، تاقی تەکاتەوە لە خۆتە، لە مناڵەکە تا لە پارەکەتە هەتا گەیتە ئەو پرێ. بۆ ئینسانە بێت کە مناڵ بەخێوە کات، مناڵ گەورە کات بەم نیەتەوە، بەم ڕۆحیەتەوە، بەم حەزەوە مناڵ پەروەردەکە و ئارەزوویکە و ئاخیشتیش مناڵ ئەوە شیرینە لە دڵە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ موسڵمان لە بەهەشتا کە حەزی لە مناڵە بێ هەر لەو ساتەیە حەملێ بێ خێزانەکەی و مناڵەکەیە بێ و بۆ ئەو تەمەنی کە خۆشی پێخۆشە گەورە بێگاتە ئەو تەمەنی کە ئەم ئارەزوویەکە بە حازریەتە بەردەست هەر مناڵی خۆشێتی و جەرگێتی. لەبەرەوانەی کە لی بێبەژبوونیان تاقی کراونەتەوە بە مناڵ، با دڵیان بەم حەدیسانی پێغەمبەری خوا خۆش بێ کە ئەگەر لە دنیاشە خوای گەورە تاقی کرد بێتنەوە، لە قیامەتە بێبەشیان ناکا و بەڵکو و چاویان گەشەکە. سلام علیکم ورحمة الله وبركاته.